کەناڵی 12ی تەلەڤیزیۆنی ئیسرائیلی ئاشکرای کرد سوپای ئەو قەوارەیە سیستمی ڕاداری لە چەند ناوچەیەکی خۆرهەڵاتی ناوەڕاستدا بڵاو کردووەتەوە، لەوانەش لە ئیمارات و بەحرین. ئەوەش وەکو بۆچوونی هاوبەش و دانانی سیستمی ئاگادارکردنەوەی پێشوەخت. هاوکات ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا پرۆژە یاسایەکیان ئامادە کردووە کە فەرمان دەکات بە وەزارەتی بەرگری وڵاتەکەیان تۆڕی سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ناوچەکە یەک بخات. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هاوکات بوو لەگەڵ سەردانی فەرمی نەفتالی بینیتی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بۆ ئەبوزەبی و دیداری لەگەڵ محەممەد بن زایدی سەرۆکی ئیمارات. کەناڵەکە ئاماژەی بەوە کردووە ئیدارەی ئەمریکا هەوڵ دەدات بۆ بەرپاکردنی هاوپەیمانەتیەک لە نێوان ئیسرائیل و ژمارەیەک وڵاتی عەرەبیدا کە پەیوەندی دیبلۆماسیشیان لەگەڵ ئەو قەوارەیەدا نییە. لە چوارچێوەیەکی پەیوەندیداردا گروپی پشتیوانەکانی ئاشتی ئەبراهامی یاسادانەرانی هەردوو پارتی کۆماری و دیموکرات پرۆژە یاسایەکیان پێشکەشی کۆنگرێس کرد کە فەرمان دەدات با پنتاگۆن لەگەڵ ئیسرائیل و چەند وڵاتێکی دیکەی عەرەبیدا کار بکات بۆ یەخستنی تۆڕی سیستمی بەرگری ئاسمانیان. لەو بارەیەوە ژنە سیناتۆری کۆماری جۆنی ئێرنیست ڕایگەیاند پرۆژە یاساکەیان وەزیری بەرگری ئاراستە دەکات لەگەڵ هاوپەیمانانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا کار بکات بۆ دامەزراندنی ژێرخانێکی موشەکی تەواوکار بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی ئێران و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. ئێرنیست دەڵێت یاساکە هەردوو پارتەکە پشتیوانی دەکەن. تیشک دەخاتە سەر ئەنجومەنی هاریکاری کەندا و عێراق و ئیسرائیل و ئەردەن و میسر و ئەو وڵاتانەش کە وەزیری بەرگری دیاریان دەکات. داوا لە پنتاگۆن دەکات استراتیژی جێبەجێکردن و هەڵسەنگاندنی ژینگەی هەڕەشەکان دیاری بکات، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە هێشتا مەرەکەبی یاسای دژاتی یاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ قەوارەی زایۆنستی ئەنجومەنی نوێنەران وشک نەبووەتەوە کە گروپەکەی کۆنگرێز ناوی عێراقیش وەک پێکهاتەیە و سیستەمە ڕادەگەێنن. دکتۆر ساڵح ئەنعامی پسپۆڕی سیاسی هەڕەشەی سەرۆکوەزیرانی زایۆنستی لە ئێران کە لە ئەبوزەبیەوە ئاراستەی ئەو وڵاتەی کرد بەمەبەست ناوبرد کە توشکردنی ئیماراتە بە جەنگێکەوە کە هی ئەو نییە، چونکە ئیسرائیل کە ڕێگری کرد لەوەی سیستمی دژە ئاسمانی بە ئیمارات بفرۆشێ و ئەمریکای هاندا فڕۆکەی F-35 پێ نەفرۆشێت بە پاساویەوەی لە ئەگەری ڕوخانی ئەو ڕژێمەدا لەوانێ بکەوێتە دەستی هەڵەوە لە کاتی هێرشێراندا هەرگیز نایپارێزێت.